کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە بەرنامەی کاری دانیشتنی ڕۆژی پێنجشەممە خوێنەوەی دووەمی بۆ پێشنیازە یاسایی بەردەوامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کردو بڕیارە ڕۆژی یەکشەممەش لەسەر هەمان بابەت کۆبنەوە و دەنگ لەسەر ئەم بابەتە بدەن. دیارە ئەمە مشتومڕێکی زۆری لە نێو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانیشدا هێناوتە ئاراوە بەشێکیان بازەوە دەکەن کە پێویست ناکات لەم بارودۆخێستەی هەرێمی کوردستاندا کە شەڕی ناوخۆنیە و تا ڕادێک بارودۆخەکەم وهەلە پەرلەمانی کوردستان خولی پێنجەمی درێژ بکرێتەوە و بەشێکی دیکەی با بڵێن هاوڵاتیان و لایەنە سیاسیەکانیش بە گرنگی دەزانن لەم بارودۆخەدا کە پەرلەمانی کوردستان خولی پێنجەمی درێژ بکرێتەوە ئەویش کۆمەڵێک با بڵێن هۆکار هەیە بەڵێ یەکێک لەوانە کە باسەوە دەکەن بە تایبەتتر بۆ نووسینەوەی دەستور واروەها بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن کۆمەڵێک بابەتی دیکە هەیە کە لە ئێستادا بە باشی دەزانن لە ئیستادا خولی پێنجەمی پەرلەمانی بۆی کە ئامادەکاریش کرێت لەلایەن سیاسەکانی هەرێمی کوردستانەوە بۆی کە وەکو تۆوتە تا ئێستا لێک تێگەیشتنەوە ڕێکەوتن نەکراوە لەسەر یاسای هەڵبژاردن کە چۆن بێ و هەروەها کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش ئێستا ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ماوەیەکی پێویستە 6 مانگی پێویستە پێش ئەوە کە بتوانێت ئامادەکاری بکە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە میهرەبان بەڵێ دیارە میوانی ئەم تۆرمان لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆن یەکێتی لە پەرلەمانی کوردستان کە لە ستۆری هەولێرەوە ئامادەیە کاک لوقمان ئەم کاتت باش بێ بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دیارە لە ئیستادا بۆ چوونی لایەنە سیاسیەکان با بڵێن دوو بۆ چوونی جیاوازەیە بەشێکیان باسەوە دەکەن کە پێویستە لەم بارودۆخەی ئێستادا خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە بەشێکی دیکەیش ناڕازیە. خوێندنەوەی بەڕێستان بۆ درێژکردنەوەی خولی پەرلەمان لە پێنجەمین خولی پەرلەماندا چی دەبێت و گرنگی درێژکردنەوەی ئەم خولە چییە؟ بەڵێ بەیانیتان باش بینەرانی عەزیز. بێگومان ئێمە خوازیاری ئەوە بووین کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێت چونکە مافی هەڵبژاردن مافێکی هاوڵاتیانە و هاوڵاتیان بۆ 4 ساڵ متمانەیان بە پەرلەمانی کوردستان بەخشیوە مەفروزە لە کاتی دیاریکراوی خۆیدا هەڵبژاردن بکرێت. بەڵام ئێمە لە ماوەی ڕابردوودا 5 فراکسیۆنی پەرلەمانی کوردستان کە فراکسیۆن بەشێکیان فراکسیۆنەکانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن بوون لەگەڵ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش پێشنیازە یاسای هەمواری یاسای هەڵبژاردنمان پێشکەش کرد کە داوامان کرد ئەو سیستەمەی هەڵبژاردنەی کە ئێمە لە هەرێمی کوردستان پەیڕەوی ئەەکەین ئەمە مودەیەکی زۆرە 30 ساڵم یاسایە دەرچووە هیچ هەموارێک لە ناوەرۆک و با بڵێن ناوەرۆکێکی جەوهەری گۆڕانکاری جەوهەری لە یاساکە ڕووی نەداوە پێویستە ئەم یاسای هەموار بکرێتەوە لەسەر بنەمای فرەبازنە. بێگومان ڕای جیاوازیش هەبوو چەند کۆبوونەوەیە کرا لە ئاستی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکاندا و لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی جیاواز کرا تەنانەت دوو کۆبوونەوە بە ئامادەبوونی نوێنەری نەتەوەی گرتوەکان کرا بەڵام لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن هێزە سیاسیەکان ڕێک نەکەوتن. ئەوە لەلایەک لەلایەشتر کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا کە مکلفە بەوەی کە ئامادەکاری بکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن 2 ساڵە وادەی بەسەر چووە دیسان تێڕوانینی جیاواز لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن و ڕێخستنەوەی کۆمیسیۆن هەیە بۆ دەتوانم بڵێم ئێستا لە ئێستادا کۆمیسیۆن بوونی نییە شەرعیەتی نییە ناتوانێت ئامادەکاری بکە و هەمواری یاسای هەڵبژاردن نەکراوە و هێزە سیاسیەکان بە ئۆپۆزیسیۆن و بەشێکیان بەدەستەڵات کە یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ هەر 5 هێزەکە داوا ئەکەن هەرێمی کوردستان بکرێت 4 بازنەی هەڵبژاردن تۆماری دەنگدەرانی بایۆمەتری عێراق پشتی پێ بەسترێم تۆمارە پاک نییە و سیستەمی هەڵبژاردن بکرێتە 4 بازنەوە کورسی پێکاتەکان بەسەر بازنەکانی هەڵبژاردندا دابەش بکرێت تەنانەت بەشێکیان داواکەن کە پێکاتەکان خۆیان تۆماری سەر بەخۆی دەنگدەرانیان هەبێ ئەمانە هیچ نەکراوە کاتەکەش بەسەر چووە یعنی ئەتوانم بڵێم هیچ مەخرەجێکی تر نەبووە جگە لەوەی کەوا ئێمە پەنا ببینە بەر ئەوەی کەوا مدەتێکی تر بدەینە هێزە سیاسیەکان بۆی دەست بە گفتوگۆ بکەن باش لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن ڕێککەون لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن ڕێککەون لەسەر دابەشکردن و ڕێخستنەوەی کورسی پێکاتەکان ڕێک بکەون ئەو کات
دەبێت جارشتر سەرۆکی هەرێمی کوردستان وادەیەشتر دابنێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئەمە ڕاست حقیقەتەکەیە بەپێی خواست و خوازیاری ئێمە بێ لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت یەک تاکە سعاتیش ئێمە هەڵبژاردن دواناخەین و لە کاتی خۆی ئەیکەین. بەڵام ئەبێ یاسایەکە بێ کۆمیسیۆن ئەبێ کۆدەنجی نیشتیمانی لەسەر بێت، چونکە بەڕاستی ئەم پرسا پرسێکی هەستیاری گرنگی نیشتیمانیە، پەیوەندیدارە بە حکومڕانی لە هەرێمی کوردستان، پەیوەندیدارە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان. باشە سەبارەت بەوەی کە یاسای هەڵبژاردن پێویستی بە هەموارکردنەوەیە، کۆمەڵێک پێشنیار لە ڕابردووە هەبوو بۆی کە یاساکە چۆن بێ، بازنەکانی هەڵبژاردن چۆن دابەش بکرێن، سیستمەکە یەک باز نەبێ، فرەباز نەبێ. لایەنە سیاسیەکان ینی ڕاستە تا ئێستا نەگەیشتنەتە لێک تێگەیشتنێک لەو بارەوە، بەڵام ینی بۆچوونی جیاواز هەیە سەبارەت بەم بابەتە ئایا یاسای هەڵبژاردن چۆن بێ. مەبەستمەوەیە کە ئەگەر لە حاڵەتێکە پەرلەمانی کوردستان ماوەی یاسایی درێژ بکرێتەوە، ئومێدی ئەوە هەیە کە ئەم یاسایە تێپەڕێندێ و یاساکە هەموار بکرێتەوە. لە ڕاستیدا دوو ڕای جیاواز هەیە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن. ڕای یەکەمیانەوەیە کە یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان، کۆمەڵی دادگەری، یەکگرتووی ئیسلامی، نەوەی نوێ داوا ئەوەکەن کە هەرێمی کوردستان بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن لەسەر بنەمای پارێزگا و کورسی پێکاتەکانیش دابەشی بازنەکانی هەڵبژاردن بکرێ بەپێی عەزم و ژمارە و قەبارەی پێکاتەکان. ڕایشتر هەیە کە پێشووتر پارتی دیموکراتی کوردستان قیادەی ئەم ڕایە کرد و لەگەڵ پێکاتەکان ئەویشەوە بوو کە هەرێمی کوردستان بە یەک بازنە بمێنێتەوە، بەڵام لەم دواییانەدا ڕایەکە پێشنیازیشتر هاتۆتە ئاراوە، ئەویشەوەیە کە نیوە بە نیوە بێ، واتە نیوەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان لەسەر ئاستی نیشتیمانی بن، نیوەیان لەسەر ئاستی بازنەکان بن. ئەم سیستەمەش لە ڕاستیدا لە ژمارەیەکی کەم لە وڵاتاندا پەیڕەوەکری. ئەم سیستەمە تۆزێک نامۆیە بە کۆمەلگای ئێمە، تۆزێک ئاڵۆزە بۆ دەنگدەر. بۆیە لە ڕاستیدا ئێستا دوو ڕای جیاواز هەیە تا ئێستا با بڵێن نەگەیشتوینێتە بە ڕێکەوتن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن. دیسان تاکید دەکەمەوە ئێمە هەموو جوهدێکەکەین وە خوازیاری ئەوەین کەوا لە نزیکترین کاتدا بتوانین لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن ڕێککەوین و بێگومان لەسەر کۆمیسیۆن کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵی سەر بەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیش بۆ ئەوەی دەست بە ئامادەکاریەکانی بکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. بەڵام ئێمە لە پەرلەمانی کوردستان لە 6/11 ئەگەر تەمەنی پەرلەمان درێژ نەکرێتەوە لە 6/11 ئەکەوینە فەراغی یاسایی. ئەو کات چۆن بتوانێت کۆمیسیۆن کارا بکەیەوە، چۆن بتوانانی هەمواری یاسای هەڵبژاردن بکەیت، بێگومان لەسەر ئەم بنەمایە نابێ فەراغی یاسایی دروست بێت. بۆیە بۆ مدەیەک تەمەنی پەرلەمانی کوردستان درێژەکرێتەوە بۆ ئەوی بتوانن لەم مدەیەدا هێزە سیاسیەکان ڕێککەون و هەروە کۆمیسیۆن کارا بکرێتەوە بۆی دەست بە ئامادەکاریەکان بکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. باشە کاک لوقمان جارە هەمان با بڵێن پرسیاری هاوکارم ڕەش دووبارە دەکەمەوە لەم مودەیە ئەگەر بێت و پەرلەمان بۆ ساڵێک درێژ بکرێتەوە ئومێدی ئەوەی لێ دەکرێت کە جارێکی دیکە لایەنە سیاسیەکان ڕێبکەون یاخود ئەگەر بێت و ڕێنەکەون جارێکی دیکە تەمەنی پەرلەمان درێژ دەکرێتەوە ئەم بۆ چوونە هەیە؟ ئێمە خوازیاری ئەوەین لە نزیکترین کاتدا ڕێککەون. ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا مرونەتی زۆرمان نواندووە بۆ ڕێکەوتن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن و هەموو جهودێکی شەکەین چاوەڕوانی ئەوە ئەەکەین بەڵێ لە ئایندێکی نزیکدا هێزە سیاسیەکان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن ڕێککەون. ئەمە خواستی ئێمەیە بۆ مەبەستەش هەموو جهودێکەکەین بۆ ئەوی بتوانین ئەم ڕێکەوتنە دروست بێت. باشە کاک لوقمان بابەتێک کە یعنی جێگەی گفتوگۆ مەشتومڕ بوو کە وای کرد ئەو بابەتی هەڵبژاردن دوا بکەێ و ئامادەکارەکان بۆ هەڵبژاردن دوا بکەێ. ئەوش ئەوە بوو کە باز لەوە دەکرا پێویستە لە هەرێمی کوردستانە چیتر ئەوەی کە پەیوەستە بە کۆتاکانەوە ڕێک بخرێتەوە و ئەو کورسیانش کە دانراوە لە سەر بنەمای ڕێخستنەوەی کۆی ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان دەژین و کۆتا دەیانگرێتەوە ببورن ئەم بابەتە زیاتر ڕێخستنەوەی بۆ بکرێەوە یعنی داد پەروەرانەتر بێ. تێگەیشتن هەیە بۆ ئەم بابەتە ینی لەلایەن ئەو لایەنە سیاسیانەی کە ئێوە قسەتان لەگەڵاکردن و پێشنیاری ئێوە چەند لایەنێکی تریشە تێگەیشتن هەیە بۆی کە ئەم بابەتە چارەسەر بکرێت.
ئێمە پێشووتر زۆر لەسەر ئەم پرسا قسە و گفتوگۆمان کردووە. یەکێک لە مشکلەکانی یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستانەوەی کە دادپەروەرینیە لە نوێنەرایەتیکردنی پارێزگاکان و شار و شارۆچکەکان. پارێزگایەک حەقی پارێزگایشترەخوا، شارێک حەقی شارێکترەخوا. بۆیە ئەگەر لەسەر بنەمای دابەشکردنی لەسەر بنەمای فرەباز نەبی، عەدالەت لە نوێنەرایەتیکردنی جوگرافی لە نێوان پارێزگاکان و شار و شارۆچکەکانەبی. ئەمە بۆ پێکاتەکانیش ڕاستە. تاکو ئێستا ئێمە نەمان بینیوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو خوشک و برایەکی تورکمان لە کفری ببێتە ئەندامی پەرلەمان، خوشک و برایەکی مەسیحی لە سلێمانی ببێتە ئەندامی پەرلەمان، تەنانەت لە کۆیە ببێتە ئەندامی پەرلەمان. بۆی ئەم ناعەدالەتیە، ئەم نادادیە لە نوێنەرایەتی جوگرافی هەم لە کورسیە گشتیەکان هەیە، هەم لە کورسی پێکاتەکانیشیە. لەسەر ئەم بنەمایە ئێمە پێشنیازمان کرد کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێتە فرەبازنە، دابەشی 4 بازنە بکرێت، کورسی پێکاتەکان لەسەر بنەمای ڕێژە و بوونیان لە پارێزگاکانە دابەش بکرێت. تاکو ئێستا لەسەر ئەم پرسە تێگەیشتن هەیە نەخێر، تاکو ئێستا لەسەر ئەم پرسە ناکۆچی هەیە لە نێوان هێزە سیاسیەکان، بەڵام گفتوگۆکان بەردەوامن. باشە کاک لوقمان، دیارە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان جگەلەوەی هۆکارەکەی بۆی فراخی یاسایی دروست نەبێت بۆ ڕێخستنەوەی کۆمیسیۆن و هاوکات ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان بابەتێکی دیکە لەوەدا دەبینرێتەوە کە ئەو پرۆژە یاسانی ئێستا لە پەرلەمانی کوردستان هەیە تەواو بکرێت. دەکرێت تەواوی ئەو پرۆژە یاسانی کە ئێستا هەن یان ئەو بەشێکیان خوێندنەوەی بۆ کراوکاری لەسەر دەکرێت لەم تەمەنی پەرلەمان کە بۆ ماوەی ساڵێک درێژ دەکرێتەوە تەواوی کارەکانی بگەنە کۆتا؟ لە ڕاستیدا درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان پەیوەندی بە بوونی پرۆژە یاساوە نییە، چونکە ئەگەر پرۆژە یاسایەکە بێ ئێمە خوێندنەوەمان بۆ کردبێت ئەکرێ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تەواوکاری بۆ بکات. بۆیە ئەوەی کە من باسم کرد درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە هیچ بە پاساوی بوونی پرۆژە یاسانیە، بەڵکو ڕێکنەکەوتنی هێزە سیاسیەکانە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن. ئەمە خاڵت جەوهەریەکەیە و بەسەرچوونی ماوەی کۆمیسیۆنەکە کۆمیسیۆن بەسەر چووە ماوەکەی و تەمەنی درێژ نەکراوەوە بۆ درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن و جارشتر متمانە پێبەخشنیوە دیسان ئەبێ هێزە سیاسیەکان ڕێکەوت، چونکە ئەمانە دوو پرسی گرنگی نیشتیمانینە. ئێمەوا ڕێکەوتین ئەم پرسانە بە سازان بێ، بە کەمینە و زۆرینە نەڕوا لە پەرلەمانی کوردستان، بەڵکو سازانی هێزە سیاسیەکانی لەسەر بکرێ. پرۆژە گەلێکی زۆر هەیە کە ئێمە خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە یاخود ئامادەن بۆ خوێندنەوەی یەکەم. لە پێشەمویانەوە پرۆژەی یاسای کار لە هەرێمی کوردستاندا کە پرۆژێکێکە لە پرۆژە یاسا گرنگەکان تەسەوڕەکەم لە سەرەت ناوەڕاستی مانجی 11 پەرلەمانی کوردستان دەست بکە بە دانیشتەکانی بۆ خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای کار و کۆمەڵێک پرۆژەی تریشەیە کە ئەوەی کە پەیوەندیدارە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان پەرلەمانی کوردستان ئامادەکاری بۆ کراوە. بۆیە خاڵە جەوهەریەکە لەسەر ئەم پرسە ڕێکنەکەوتنی هێزە سیاسیەکانە و هەروەها پرۆژە یاسای دەستور کە ئێمە هەمومان کۆچین لەسەرەوەی هەرێمی کوردستان ئەبێت خاوەنی دەستوری خۆی بێ، لیژنە پێکاتوە لیژنە یاسایی لە پەرلەمانی کوردستان ڕاست پێداوە بۆ ئامادەکردنی پرۆژە یاسایەک بۆ جارێکتر ڕێخستنەوەی بەگەرخستنەوەی لیژنەی نووسینەوەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بۆی بتوانرێ لە ماوەیەکی نزیکدا ڕێکەوتنی هێزە سیاسیەکانی لەسەر بکرێت و 2000 بێگومانە بێ بخرێتە ڕاپرسی. باشە کاک لوقمان، بەشێک لەلایەنە سیاسیەکان وارووا چاودێرانی سیاسیش پاسدەوە دەکەن کە متمانەی هاوڵاتیان یاخود دەنگدەران بۆ هەڵبژاردن کەمی کردو بۆ ئەگەر بێت و لەم بارودۆخی ئێستادا هەڵبژاردن بکرێت ئەوە ڕەنگە بەشێکی کەم لە هاوڵاتیان بەشداری هەڵبژاردن بکرێت. بۆیە ئەم ساڵە دەکرێت ئامادەکاری بکرێت بۆ گەڕانەوەی ئەو متمانەیە بە دەنگدەران. خوێنەوەی بەڕێستان لەسەرم بۆ چوونە چییە؟ ئەزان لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان قسە و باسی زۆرەکرێ، هێزە ئۆپۆزیسیۆنەکان قسەی جیاوازەکان، خەڵکی تر قسەی جیاوازەکە. تەکید دەکەمەوە من وەکو حەق و ماف حەقی هاوڵاتیانە 4 ساڵ جارێک هەڵبژاردن بکرێ و ئەم نوێنەرانەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان بۆ 4 ساڵ متمانەیان پێبەخشراوە لە ڕووی یاساییەوە ئەبێ لە کاتی خۆیدا بکرێ. بەڵام ئێمە دۆخ و هەلومەرجی عراق و هەلومەرجی ناوچەکە ئابینین، ناکۆچی هێزە سیاسیەکانی شەبینین لەسەر ئەم پرسە ناکۆچی هەبووە. لەسەر ئەم بنەما ئێمە هیچ مەخرەزێکی ترمان نەبووە جگەلەوەی کەوا هەوڵدن ئیدامە بەم مؤسسە دەستوری هەرێمی کوردستان بدرێ بۆ ئەوی بتوانرێ کە هێزە سیاسیەکان ڕێکەوتن هەمواری یاسای هەڵبژاردن بکەین و ئەگەر لەسەر پرسی دەستور دوانیمان بگەینە ئەنجامێک بۆ ئەوی بتوانێت پەرلەمان دەنجی لەسەر بدا و ڕەشنووسەکە دواتر بخرێتە ڕاپرسی و ئەگەر لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن گۆڕانکاریەک ڕێکەوتنێک لێوان هێزە سیاسیەکان کان دیسانە بێ پەرلەمان متمانەی پێ ببەخشێ. لەسەر ئەم بنەمایەیە
با بڵین ئێمە تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ فترەیەک درێژەکرێتەوە بۆی بتوانێت ئەم کارانە تەواو بکات. ئێمە خوازیاری لەوەین کەوا بەیانی هێزە سیاسیەکان ڕێکەون بۆی بتوانرێت لە 6 مانگی داهاتوودا هەڵبژاردن بکرێت. مەرج نییە تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ ساڵێک درێژەکرێتەوە. مەرج نییە ئەم ساڵات درێژە بە کارەکانی خۆدا. هەر کاتێک هێزە سیاسیەکان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن کاراکردنەوەی کۆمیسیۆن ڕێککەتن ئەکرێت کۆمیسیۆن دەست بە ئامادەکاریەکان بکات لە 6 مانگی داهاتوودا انتخابات بکرێت ئەگەر بتوانن بگەنە ڕێککەوتن کە ئێمە هەموو جهدێکەکەین بە ئامانجێ ڕێککەوتن. باشە کاک لوقمان سەبارەت بە کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ینی ئێوە پرۆژە یاسایەکتان لەو بارەیەوە پێشکەش کردووە یاخود پرۆژە یاسایەک هەیە لە ناو پەرلەمانەکە قسە لەسەر ئەم بابەتە بکات چونکە خۆتە زانی دادگای باڵای فدرالی عێراق بڕیارێکی دەرکردووە کە ئەم کۆمیسیۆنە بە نایاسایی ناو دەبات. ئێوە ئەتوانن یعنی ئەم بابەتە تاو توێ بکەن بە پێی ئەو بڕیارەی کە هەیە؟ دادگای باڵای بە دادگای فدرالی عێراق کۆمیسیۆنی بە نایاسایی وەسف نەکردووە بەڵکو دادگای باڵای عێراق ئەڵێ لە هەرێمی کوردستاندا جگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان اختصاص و دەسەڵاتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیە لە هەرێمی کوردستاندا بەڵام هەڵبژاردننی تریش هەیە کە هەڵبژاردننی عێراقە کە ئەمە لە دەسەڵاتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمدانیە بەڵکو ئەمە ئەبێ دەسەڵات کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی عێراق بیکە کە خۆی لە ئەسڵدا هەر ئەوانەیکەن. سەبارەت بە کۆمیسیۆن نەخێر ئێمە هیچ پرۆژە یاسایەکمان پێشکەش نەکردووە بەڵکو ئێمە پێمان وایە یاسای هەڵبژاردن هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن دوو بابەتن ینی با بڵێن پەیوەندیدارن بەیەکەوە ئەبێ بەیەکەوە ڕێکەوتن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن بکەین بە یەک دانیشتنی پەرلەمان کۆمیسیۆن کارا بکەینەوە هەمواری یاسای هەڵبژاردنیش بکەین. لەبەرەوە ئەم دوو بابەتە تەواو پەیوەندیدارن بەیەکەوە ینی دوو بابەتی جیانین تۆ ئەگەر یاسایەکت نەبێ هەڵبژاردننی لەسەر بکەی کۆمیسیۆنت هەش بێ ینی با بڵێن ڕۆڵی نابێ بۆیە لە پێش هەمویانەوە هەمواری یاسای هەڵبژاردن بە شێوازێک بێ کە هەرێمی کوردستان دابەشی 4 بازنەی هەڵبژاردن بکرێت تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێت و تۆماری بایۆمەتری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران عێراق بکرێتە برەمای نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە هەرێمی کوردستان لەسەر ئەم بنەما ئەمانە ڕێککەوین هاوزەمان لەگەڵ ئەوە کۆمیسیۆنیش کارە بکرێتەوە بۆی دەست بە ئامادەکاریەکان بکە بەڵام تۆ ئەگەر یاساکە هەموار نەکەوە کۆمیسیۆن بەتەنها ناتوانێت ڕۆڵەکی وابژێڕێت چونکە هێزە سیاسیەکان بە یاسا کۆنەکە ڕازی نین بچنە هەڵبژاردنەوە بابەتە جەوهەریەکە ئەلێرەدایە. بەڵێ کاک لوقمان دوا پرسیارم یاخود دوا پرسیارمان لەگەڵ هاوکارم میهرەبانە ئەوەیە بابەتی دەستور پێشتر لە هەرێمی کوردستانە پرۆژە یاسای دەستور یا ڕەشنووسی پرۆژەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان ئامادە کراوە ئەم ڕەشنووسەش نێردرا بۆ پەرلەمانی کوردستان و کاری لەسەرکرا هەر هەمان مەبەستم لە پرسیارێک ئەوەیە هەر هەمان پرۆژە یاسای ڕەشنووسی دەستورە کە پێشتر پێشکەش کرا و ئێوە هەمواریەکەنەوە یاخود ئەم ڕەشنووسەی کە ئەگەر بێتە ئاراوە ئەمە ڕەشنووسێکی نوێیە. پرۆژە یاسای ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان پێشتر لێژنەی بۆ پێکاتوە و گفتوگۆی زۆر لەسەر کراوە 74 مادە تەوافقی لەسەر کراوە چونکە پرسی دەستوریش پرسێکی نیشتیمانی گرینگە پەیوەندیدارە بە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا و دەستور دایکی یاساکانە ئەبێ ڕێکەوتن و تەوافقی هێزە سیاسەکانی لەسەر بکرێت. خۆشببختانە دوای سەردانی بەڕێ سەرۆکی پەرلەمان بۆ دیدار لەگەڵ سەرجەم سەرکردە هێزە سیاسیەکان جۆرێک مرونەتی باشەیە لەلایەن هەموو سەرکردە سیاسیەکان هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بۆ ئۆپۆزیۆن و دەسەڵاتەوە کە پرسی دەستور پرسێکی نیشتیمانیە ئەبێ بە سازانی هێزە سیاسیەکان بکرێت لەسەر ئەم بنەمایە پەرلەمانی کوردستان لیژنەی یاسای ڕاستپاردووە بۆ ئامادەکردنی پرۆژەیە یاسای کاراکردنەوەی لیژنەی نووسینەوەی ئامادەکردنی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان 74 مادە ڕێکەوتنی لەسەر کراوە ئەوەی کە ماوە زیاتر کاتی خۆی جێی ناکۆچی نێوان هێزە سیاسیەکان بوو سیستەمی حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان ئایا پەرلەمانی ئەبێ یا سەرۆکایەتیە بێ یا تێکەڵە بێ ئایا سەرۆکی هەرێم لە ڕاستەوخۆ لەلایەن هاوڵاتیانەوە هەڵەبژێرێ یا لە پەرلەمان هەڵەبژێرێ ئەمە خۆتان
ئەزانن لە ڕابردوودا ئەمە ناکۆچی و چێشمە چێشمی زۆری لە نێوان هێزە سیاسیەکان دروست کرد. وێڕ ئەوە پرسی سنوور ئایا ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانەکەین و هەروەها سەرچاوی تەشریع لە هەرێمی کوردستان چۆن ئەبێکە ئێمە لەگەڵەوەینا کە هاوشێوەی دەستوری عراق بێ و نابێ بڕگە و مادەیەک لە مادەکانی دەستوری هەرێمی کوردستان تەزاڕ بکە لەگەڵ دەستوری عراقیدا. بۆی ئەمانە ئەو پرسانن کە ناکۆچی لەسەر بوو. ئێستا زۆرێک تێگەیشتن لە نێوان هێزە سیاسیەکان هەیە. ئێمە گەشت بینین و ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان خوازیاری ئەوەی ئامادەی ئەومان تێدایە و داواکارین کە هەرێمی کوردستان چیتر فەراغی دەستوری نەبێ. بێگومان ئەگەر دەستور لە هەرێمی کوردستانە بێ لە دەستوردا ڕۆژی هەڵبژاردنیش دیاریەکرێت. بە هیچ شێوەیە هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان دواناکەون لە کاتی خۆیان داکرێت. بۆیە لیژنەی کاراکردنەوەی دەستور لیژنەی سیاسی پێکاتوە و پێک دێت و لیژنەی نووسینەوەی ڕەشنووسی دەستوریش ئەبێت. بۆیە بۆ ئەم پرسە لە داهاتوودا هەنگاوی زندی ئەندرێ بە ئاراستەی جارشتر دەستپێکردنەوەی گفتوگۆ بۆ ئامادەکردنی ڕەشنووسی کۆتایی دەستوری هەرێمی کوردستان بۆی 2000 بخرێتە ڕاپرسی و هەوڵاتیانی هەرێمی کوردستان دەنج پێ بدەن. دەست خۆش زۆر سپاس بۆ لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان. سپاس بۆ ئامادەبوون. سپاس.